کاک دکتۆر چارەسەریان حاڵەتە چییە؟ من حەزەکەم ینی لەو بێتاقەتی و لەو نەخۆشیە بچێتە دەرەوانێ. خوشکە بە ڕێزەکەم من پێم وتی ئەمە تووشی فۆبیا بووە، فۆبیایکی کۆمەڵایەت، ینی ترس تۆقین لە کۆمەلگا، چونکە ئەو حادیسێ بەسەر هاتووە ئێستا لە ناو مێشکی خۆیان ئەنواع فکرەی غەڵەتەیە. چارەسەری ئەمە چیە؟ یەکەم شت ئێستا جەناب زۆرتان لێکردو هاتووە، من قەت لەگەڵ ئەوەیانی بە بەڵام دواییش تا ڕادەیەک یعنیە چەنگە هەتا ئێستا زۆر قەناعەتی لا دروست نەبووە وتێتی بابچم زانم چییە بێ، بەڵام ئەگەر بە قەناعەتەوە ئێستا بگاتە قەناعەت کە فعلەنەو حاڵەتەی من وایە، من پێویستم بە چارەسەر هەیە، چارەسەری ئاسانە. قۆناغی یەکەم ئەگەر پێویستی پێی بوو خەوشتت چۆنە قوربان خەو باشە، خوارد نوشتت چۆنە خراپ باش نییە. ئەو پەیوەندی کۆمەڵایەتیوە زۆر خراپە چکە ناچێتە ناو خەڵکەوە. اینجا بەنسبەت خەوەوانی تۆ ئینسان بەلایانی کەمەوە 6 بۆ 8 ساعت دەبێ بخەیە، ینی تۆ کە کەم بخەوی و تێر خەو نەبی ئەسڵەن مێشکەکەشە هیلاکە بێ، توانای بیرکردنەوەشە نامێنێ، ڕۆژە بیرکردنەوەی خراپە، یەنگەی تر ژانەسەر لە تووشە بێ و ئەوەیە کاڵی مەعیدە میێشی و ئەمانە. ئێمە هەندێک نەخۆشیمانەیە کاک ڕەحمانجان پێڵی نەخۆشی سایکۆسۆماتی، ینی دەرونی جەستەیی، ینی نەفس جسمی، واتە ئەو نەخۆشیانن کە لە ئەنجامی خەم و خەفەت و قەلەق و ترس و دڵە ڕاوچیەوە هەر کۆیەکەینەوە لە ناوە ئەیهێڵینەوە دەری نابڕین و فڕی نایەنە دەرەوە، پاش ماوەی کاریگەری لەسەر جەستەمانە بێت تووشی یەکێ لە نەخۆشیە جەستەیەکانمانەکە. ئیتر چ جیهازێ چ کۆئەندامێکی ئێمە زەعیف و لاواز بێ بەوێ نیشێتەوە، هەیە جیهازی عەسەبیەکەی زەعیفە، ئەو خەم و خەفەتە بەوێ نیشێتەوانێ، ناڵن بەڕە لە لای تەنکیەوە دەڕێ، ئەو کاتە تووشی ژانەسەرە بێ، سووداعی تووشە بێ، ژانەسەری تووشە بێ. ئەگەر جیهازی دەوریەکەی کۆئەندامی سوڕی خوێنی زەعیف بێ تووشی جەڵتە بێ، ئەما بێ، ئەگەر هینی پێستی تووشی نەخۆشی پێستە بێ، ئەگەری ماسوولکەکانی تووشی ئازاری پشت و ماسوولکابی هەریەکێ لەوانە کامەی زەعیف بێ. ئەوەی تۆش بۆیە بە مەعیدەوە هی ئەوەی تۆ خۆکردۆ بە مامەخەمە بناکەم لە ناوە شتتەوە، ئەبێ واز لەوە بێنی، ئەبێ چەند دانیشتێ دانیشی، ئەو شتانی جارێ لە دڵتای هەمووی دەربڕی. یەک دووەم ئەبێ ماوەیەکی کەم هەتاوەکو کۆنتترۆلی خۆ دەکەی، ئەو عیلاجی کە پزیشک بۆ تەنووسێ اینجا ئیشتیهای خواردنەکە وردە و دەبەوە گەڕێتەوە، لە هەمان کاتشە پێویستە بە چارەسەرێکی تر هەیە پێڵن چارەسەری دەرونی. ئەوی ژەوەی بێ لەگەڵ تا دانیشین ئەو فکرە بۆ گەنانەی لە مێشکتا دەربارەی کۆمەلگا و دەربارەی خەڵک بگۆڕێ، چکە تا ئەو فکرانی لە ناو مێشکتا هەبێ دڵنیا بە ناچیتە ناو خەڵکەوە. تەمەن ڕۆژ بە ڕۆژی کێشەکەی زۆرترە بێ خوشکی من، ینی تا ئەم فکری لە ناو مێشکتا بێ بڵێ من تووشی ئەوە بم و من چمە ناو خەڵکەوە گاڵتەم پێەکەن و تعلیقم لێن، جا بێ وردە و دەچیت ناو کۆمەڵەوە. مەسەن یەکەم جار لەگەڵ هاوڕێیەکە چی چارێکی لە چاخانێ دانیشی، دوایی ئەیکەی بە نیو سەعات، دوایی دوو هاوڕێت اینجا چیتە ماڵە خزمێکە، تۆ بێ سەردانی ماڵە خزمەکانە بکەی، نابێت تەنیا دانیشی. تەمەن تا بە تەنیا دانیشی لە ماڵەوە کودەواڵی شەڕ لە بەتاڵی باشە، ئەو فکرە غەڵەتانە و فکرە بۆ گەنانە و بۆیە